زانکۆی سۆرانە و زیاتر لە 20 ساڵە دامەزراوە، بەڵام تا ئێستا هیچ بەشە ناوخۆییەکی تایبەت بەخۆی نییە. ئەمەش دوو باڵەخانەی هەمان زانکۆیە کە ماوەی 14 ساڵە بەردی بناغیان بە نیەتی بەشە ناوخۆیی بۆ دانراوە، کەچی تا ئێستا تەواو نەکراوە. ساڵانەش بۆ کرێی بەشە ناوخۆیەکانی زانکۆی سۆران 1 ملیار دینار دەدات بەو باڵەخانە ئەهلیانەی بۆ بەشە ناوخۆیەکانی خوێندکاران بەکاردێت. بەڕاستی گیرگرفتمان زۆرەیە، بەتایبەتی لە ئیدارەی سەربەخۆی سۆران کە پاسی هاتوچۆنیە ڕۆژی وایە بەیانەکەی کاڵدەسی تەکسی ڕناگریتن بگەی بە کۆلێژ، بەتایبەت ئێستا کە لە ئیمتحانی فاینەڵی من خۆم یەکێک لەو قوتابیانەی کە دوێنێ ئیمتحانی فاینەڵم هەبوو چەند خولەکێک دواکەوتوم یەکسەر ئاگاداریکردنەوەیان دامێ گوتیان جارش کە دوا بکەی لە ناگەڕێن بەشداری پێی. ئەو خوێندکارانەی لە بەشە ناوخۆیەکان دەمێننەوە بەهۆی تەواو نەبوونی ئەو دوو باڵەخانەیە و دووری ئەو شوێنەی بۆیان بەکرێ گیراوە ناچارن ڕۆژانە ڕێگایەکی دوور ببرن بۆ گەیشتن بە زانکۆکەیان. من وە قوتابێکی بەشە ناوخۆیی کە ئەو دوو باڵەخانەیە کە تەواو بکرێت هاتوچۆ ئاسانتر دەبێت، هەروە کاتمان بۆ دەگەڕێتەوە. یعنی ئەو کە بەشە ناوخۆیەکەمان دوورە لە زانکۆ ئەوە پارەی تەکسی و ئەو شتانە یانی تێچێکی زۆری هەیە، بەڵام ئەگەر بەشە ناوخۆیەکە ئەو دوو بەشە ناوخۆیە تەواو بکرێت هاتوچۆمان ئاسانتر دەبێت و هەروە تێچووی کەمیشمان بۆ دەگەڕێتەوە. بە تەواوکردنی ئەم دوو باڵەخانەیە 80% کێشەکانی بەشە ناوخۆیەکان لە زانکۆی سۆران چارەسەر دەبێت کە تێچووی تەواوبوونی تەنها 5 ملیۆن دۆلارە. ئێمە چەندین جار پەیوەندیمان کرد بە بەرپرسانی زانکۆی سۆران، بەڵام ئامادە نەبوون لێدوان لەم بارەیەوە بدەن. بەپێی زانیاریەکانی ڤارمیدیاش هۆکاری تەواو نەکردنی ئەم دوو باڵەخانەیە بۆ کێشەی نێوان کۆمپانیای جێبەجێکار و حکومەتی هەرێم دەگەڕێتەوە. زانکۆی سۆران لە کۆی 6,000 خوێندکار زیاتر لە 2,000 خوێندکار پێویستیان بە بەشە ناوخۆیی هەیە بۆ مانەوەیان. بە تەواوکردنی ئەم دوو باڵەخانەیە جگەلەوەی گرفتی هاتوچۆی خوێندکاران چارەسەر دەبێت، ساڵانەش 1 ملیار دینار بۆ زانکۆی سۆران دەگەڕێتەوە. عەبدۆڕوستایی، ڤارمیدیا، قەزای سۆران.